وابزەم لە دین تێنەگەیشتین وەرن با پێ بڵێن خوای گەورە کە دینی نارد کە ئاینی نارد بۆ دوو هۆکار و دوو عیلاقە و دوو پەیوەندی نارد دەیەوێت دوو پەیوەندی ڕێک بخە یەکەمینیان پەیوەندی بەندەکانە لەگەڵ خوای تەبارەک وتەعالە دووەمینیان ڕێخستنی پەیوەندی بەندەکانە لەگەڵ بەندەکان ئەو عیلاقە و پەیوەندی ناوبەینی بەندەکان و خوای تەبارەک وتەعالە بۆ ئەوەیە کەوا بەندەکان خۆیان بە عەبدی خوای گەورە بزانن و فەرمانەکانی خوای گەورە جێبەجێ بکەن ئەوانەی کە لەسەریان پێویست و واجبە و ڕێخستنی ئەو عیلاقات و ئەو پەیوەندیانەی ناوبەینی عەبدەکان خۆیان مرۆڤەکان خۆیان بە نەکردنی زوڵم بە نەخواردنی ماڵی یەکتر بە پاراستنی کەرامەتی یەکتر و پاراستنی ئەمنیەتی یەکتر و پاراستنی عەرد و ناموسی یەکتر و هەروەها هەبوونی مەحەبەت و خۆشەویستی لە ناوی یەکتر و ڕێزیش لە یەکتر بگرن کەواتە زانیمان کەوا دین دوو هۆکار و دوو پەیوەندیە پەیوەندی خوای گەورە لەگەڵ بەندەکان و پەیوەندی بەندەکان لەگەڵ بەندەکان خوای گەورە بمان پارێزێت و بەخواتان ئەسپێرم